یوتوبەرە سعودیەکە مرد. تەواوی سۆشیاڵ میدیا بۆی بەداغ بوون بەهۆی مردنی یوتوبەری سعودی عەزیز ئەحمەد کە ناوبانگێکی زۆری بەهۆی ڤیدیۆ کۆمیدیەکانیەوە لە پێگەی یوتوب پەیدا کردبوو. عەزیز لەدایک بووی ساڵی 1995 لە شاری ڕیازی سعودیە، بەڵام عەزیز بنەچەی دەگەڕێتەوە بۆ سووریا. بە یەکێک لە کەسایەتیە کۆمیدیەکانی ناو سۆشیاڵ میدیای سعودیە ئەژمار دەکرێت. عەزیز بە درێژایی تەمەنی بە نەخۆشیەکەوە دەیناڵاند کە نەخۆشی تێکچوونی هۆرمۆنات بوو. کاریگەری لەسەر گەشەی کردبوو لە کاتی لەدایک بوونیەوە. هەرچی هەوڵێکیان بۆدا بۆ چارەسەر سوودی نەبوو. بە پێچەوانەی پێشبینیەکانەوە عەزیز هەرگیز ژنی نەهێناوە، بەڵام مریەم و کوکی کە لە زۆرێک لە ڤیدیۆکاندا لەگەڵی بوون تەنیا بۆ گاڵتەکردن بوو. هەروەها زۆرینەی کات لەگەڵ هاوڕێکەی یازن ئەسمەردا دەردەکەوت، بەڵام ئەو سامانەی لە دوای خۆی بەجێی هێشت زانیاریەکی ڕاز لەسەر بڕەکەی بوونی نییە. مردن بە گەورەی و پچووکی و دەوڵەمەندی و هەژاری نییە کە یەخەیگرتی بارگەت پێ دەپێچێتەوە، کەواتە کارێک بکە خودا لە خۆت ڕازی بکەی. ئەگەر ببی بە پۆڵە دنیا بدەی بە کۆڵە، ئەوە وەعدی خودایە ئەبێ بڕزی لە خۆڵە.